ئۆتۆمبیلە بچووکانە دەکەن کە زنجیریان پێ نییە یان ئەوانەی کە دەبڵینە ئەم ڕێگە نەگرنە بەر چۆکە ڕێگاکە بەفرێکی بەردەوام لێ دەبارێت. بەفربارین ئاستەنگی هاتوچۆی لە بەشێک لە ڕێگاکانی ئیدارەی سۆران دروست کردووە بە تایبەت ڕێگای چۆمان بۆ ئاجۆمەران بەهۆی بەفربارینەوە ئاستەنگێکی زۆر دروست بووە. تیمەکانی هاتوچۆ تیمەکانی ڕێگاوبان لێرەن بۆ ئەوەی ئاستەنگەکەی هاتوچۆ نەهێڵن گرفتەکان چارەسەر بکەن بەڵام تاوەکو ئێستا گرفتی هاتوچۆ هەر هەیە بە تایبەت لە لۆفەکانی ئازادی لەوێ تیمەکانی هاتوچۆی سۆران لەوێ وەستاون بۆ ئەوەی هەر ئۆتۆمبیلێک کە زنجیری نەبەست بێت یاخود دەبل ئەکسل نەبێت لەوێ ڕێگەی پێنادەن سەر بکەوێت بێت بۆ حاجۆمەران بۆی ئاستەنگی زیاتری هاتوچۆ دروست نەبێت جاکە خوسرە سادق بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سۆران لێرەیە گفتوگۆی زیاتر لەگەڵەوە کەنکا خوسرەت ماندوو نەبن چیتان کردووە بۆی گرفتی هاتوچۆ دروست نەبێ و جیا لێرە لەکوێتر ئاستەنگی هاتوچۆمان هەیە. زۆر سپاس دەستان خۆش بوو بەخێر بێن ئەو شاپۆڵەی چڕێی بەفربارین کە ڕوو ناوچەکانی ئێمە کرد بە تایبەتی لە حاجومەران شاپۆڵێکی توندا و هەم بەفربارینە هەم کڕێوەیەکی توندا تیمەکانی ئێمە تاوان بەردەوام لە ڕاماڵینی بەفەر خۆشبەختانە توانرایە ڕێگای چومان بۆ حاجومەران هاتوچ تێدا ئاسایی بکرێتەوە بە تایبەتی بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە دەبڵن یان زنجیریان پێوە داوا لەو ئۆتۆمبیلە بچووکانە دەکەن کە زنجیریان پێ نییە یان ئەوانەی کە دەبڵینە ئەم ڕێگە نەگرنە بەر چۆکە ڕێگاکە بەفرێکی بەردەوام لێ دەبارێتەوە بەهۆی کەمی ئامێرەکانیش درستە کاری بەردەوام دەکەین بەڵام بەهۆی کەمی ئەمریکان لەوانەیە نەتوانێت لەو 20 کیلومتر پێک و هەر هەموو ڕێگەکە بە یەکجاری خاوێن بکرێتەوە لەبەری هەتا ئەمریکان دەچن و دەگەڕێنەوە زۆرجە لە دوای ئەمریکان بەفرتێکاتە بەهۆی کڕێەوە بەفرە زۆرێکە دەباریتن. تیمەکانی ئێمە بەردەوام دەبن لە دنیاوە هەتا ئێستا سەروی 7 سانتیم بەفرباریوە هەم لە ڕاماڵینی بەفەر هەم لە پڕۆژاندنی خوێن تیمەکانی ئێمە بەردەوامن لە ڕێگای سووران سیدەکان تیمەکان بەردەوام لەوێش هاتوچۆ تقریبان ئاسایی بوویتەوە بەڵام هەم دیسان لە کاتی بەفربارینەوە لە ئۆتۆمبیلە بچووکەکان دەکەین داوای دەکەین کە ڕێنمایەکانی ئێمە ڕێنمایەکانی پۆلیسی هاتوچوو مراعات بکەن و ئەگەر زۆر 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 پێویستە بن ئەم ڕێیانە نەگەڕێن. ئەی ڕێگای زیینی وەرتێ ئەویش داخراوە یاخود ڕێگای زیینی وەرتێ بەگەرێکی زۆر داخراوە لەبەرەوەی ئەمە یەک ئامێرمان لەوێ هەیە حجم ڕێژەی بەفربارین لەوە یەکجار زورە ئەوە تاکید ئەو ئامێرە فریای ئەو ڕێ زورە ناکەویت. دەست خۆش باس ئەمەی کە هەیە چەندین ئامێری شۆفڵ ئامەری ڕاماڵینی بەفر لێرە لە ڕێگای بڵێن لە سنتەری شارەدەی حاجۆمەران سەرقاڵی ڕاماڵینی بەفرن بەفرێکی زۆر باریەوە بەفربارینێکی چڕیش بەردەوامی هەیە و پێشبینیەکرێت بۆ دوای نیوەڕۆ بەفربارین سۆران و ڕۆاندز و خەلیفانیش بگرێتەوە تاوەکو ئێستا تاکە ڕێگا کە گرفتی هەبێ ئێرێ حاجۆمەرە ڕێگای سەری بەردیش وەکو کا خوسرەت سادق بەڕێوەبەری چاکردن و پاراستن ڕێگەوبانی سۆران باسی کرد لەوێ لە بەفر پاکراوەتەوە بەڵام ڕێگای زیینی وەرتێ تاوەکو ئێستاش هەر بە داخراوی ماوەتەوە.